بەنسبەت بێدەنگیەکەی ئەمریکا خۆی ئێستا تووشی شڵەژانێک هاتووە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەبەرەوەی کۆی ئەو ڕووداوانەی 7 ئۆکتۆبر کە لە غەزە و لە ئیسرائیل ڕوویدا بریتی بوو لە ڕووداوێکی شۆکێنەر هەم بۆ دەستگا هەواڵگەری و ئەمنیەکانی ئیسرائیل هەم بۆ دەستگای سیاسی و ئەمنی جیهانیەکان و بەتایبەت ڕۆژاواییەکان کە ئەمریکا پاڵپشتی هەرسەرێکی ئیسرائیل دادەنرێت و خۆشی بە فعلی لە گۆڕەپاندا ئێستا ئامادەیە دوو کەشتی گەلی فڕۆکە هەڵگری زۆر پێشکەوت و ئێستا هێناوێتە ناوچەکە هاتنی لە ماوەی ئەو 20 ڕۆژەی ڕابردوو 3 جار بلینکن بۆ ئەم ناوچەیە هاتۆتە ناوچەکە ئێستا لە ئێستادا بۆ ئەمریکیەکان هیچ شێوەیەک بە هیچ شێوەیە گونجاو نەبوو کێشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنێتەوە لە حاڵەتێکدا کە ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە تایبەت لە عێراق و سووریا و کەندا و با بڵێن کەمتر لە 50,000 هێزی تایبەتی هەیە کە ئەمە لە هیچ حاڵەتێکدا ناتوانێت هێزی هێرشبەر بێت یا ئەوەتە بەرپەرچی هەر جۆرە هێرشێک بداتەوە. بۆیە ئەمریکیەکان هەوڵ دەدان بە پاڵپشتی چەک و جەبەخانە لەگەڵ ئیسرائیلیەکان بتوانن ڕێگریەک بکەن لە پەرەسەندنی جەنگەکە بۆ ناوچەکەەوە. من جارێ من پێم وانە ئەمریکا بەم شێوە بتوانانی کاردانەوەی هەبێت لەبەرەوەی لە ئێستادا ئەمریکا و ئیسرائیل ڕۆژاوا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە حاڵەتی بەرگریدان لە حاڵەتی هێرشدان نین. ئەم سیستەمە نوێی کە بەرەی بەرگری ناودەندرێت یان محوەری مقاومە کە ئێران سەرکێشی دەکاتن لە ئێستادا لە حاڵەتی هجوومە ئەوەی لە غەزە ڕووی دەداتن تا ئەو ساتەش کە ئێمە قسەی لێ دەکەین لە بەرژەوەندی ئیسرائیلیەکاندا نیە کات لە بەرژەوەندی ئیسرائیلەکاندا نیە. ئەم هەموو قوربانیەی کە دراوە لە سوپای ئیسرائیل لە سڤیلەکان لە مەسلحەتی ئەواندا نیە لە بەرژەوەندیاندا نیە زایدەن ئەگەری کردنەوەی جەبهەی جیاواز لە نێوان دژە ئیسرائیلیەکان لەگەڵ ئیسرائیلەکان لە هەموو کاتێکدا ئێستا لە هەموو کاتێک زیاترەوە تا باشووری لوبنان و حەزب الله باز لەوە دەکرێت کە زیاتر لە 150,000 جەبەخانەیەکی 150,000 موشەکی جۆرا و جۆری هەیە کە دەتوانێت هەموو خاڵک لە ئیسرائیلدا بپێکی کە ئەمە مەترسیەکی گەورەیە. دواتر ئەم تەکنۆلۆژیا درۆنیە هەرزانەی کە ئێران هەم لە سووریا و هەم لە لوبنان جێگیری کردووە لە ماوەی ساڵانی ڕابردوو پەرەیەکی گەورەی سندووە ئەمە لەوانەیە مەترسیەکی زۆر گەورەیە لەبەرەوەی گومبەتی یاسنین خەرجیەکی زۆری لەسەر دەستی ئیسرائیل و ئەمریکیەکان داناوە بۆ ئەوەی بیپارێزن. بێگومان عێراق و سووریادا باس لەوە دەکرێت قۆناغی دوایی غەزە واتە پەرەسەندن لە شەڕی ئیسرائیل و حەماس لە غەزە و لە ئیسرائیلدا قۆناغی دواتر لەوانەیە لە سووریا و لە عێراقدا بێ ئەمریکیەکان هەوڵ دەدەن بە وچوونی من لە سووریادا بتوانن ئەم بابەتە یەکلایی بکەنەوە بۆ ئەوی پەرەنەسێنێ بۆ عێراق لەبەرەوەی بەرەی مقاومە محوەری ئیرانی لە عێراقدا بەهێزترە هێزێکی زیاتری هەیە ڕێکخراوترە پاڵپشتی لۆژستیک لەلایەن ئێرانەوە لەلایەن لەوانەیە جەمسەری ڕۆژهەڵات بەگشتیەوە رووسیا چینە کۆریای شیمالیە لەوانە بەهێزتر بێتن زەمینە خۆشترە لە بارترە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکیەکان هەروە ئەمریکیەکان لە عێراق و لە کوردستانیشتا لەوانەیە لە باقی ئەو پێگانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان هەیە لێرە لاوااستر بیتن بەرەی خەڵک بۆ دژبەرایەتی ئەمریکا لەوانەیە لە عێراقدا دژبەرایەتیەکی گەورەتری هەبێتن زەمینە لەبارتر بێت بۆیە هەوڵ نادا لە عێراقدا ڕوبەڕووبوونەوە دروست ببێت مەگەر ئەویش بانکێکی ئەفدافی تایبەتی هەیە بۆ ئەوی بیەوێ لە ڕێی تیرۆر و هێرشی درۆنی و هێرشی ئاسمانی هەندێک پێگە و جێگەی ئەم گروپانەی کە سەر بە بەرەی مقاومەنە ئەوانە بیەوێ بردمانیان کە ئەو کاتێک کە دوای شەڕی داعش باز لە قۆناغی دوای داعش دەکرا مەبەستیان ڕێک ئەم کاتە بوو لەبەرەوەی دوای شەڕی داعش خەڵک پێی وایە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر زۆربەی بۆچوونەکانوان لە غەزە و لە ئیسرائیل زیاترین کاریگەری لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان دەبی ڕێک وەکو ڕۆداوەکانی 11 سەپتەمبەر لە قەڵام دەدرێتن. بەڵام من پێم وایە هاتنی داعش و کاریگەریەکانی داعش دوای داعشیش وەکو 11 سەپتەمبەر و زۆر زیاتریشە لەبەرەوەی هەژمونێکی ناوچەی دروست بوو ئێران بەهێزتر بوو ئەمەی کە ناو ئەوەندرێ هیلالی شیعی زۆر بەهێزتر بوو لەسەر زەوی توانیان جێپێ خۆیان محکەم بکەن ئەمریکیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەتایبەت لە سووریا زیاتر بەقووەتر بوون. گشتی عێراق
من پێم وانییە ناوچەیەکی ئارام بێت لە داهاتوودا بەڵام قۆناغی دوای حەماس ئەوە نابێت بە لە وەرچاوگرتنی ئەوەی کە ئێستا یەمەنیش لەسەر هێڵی تەماس و ئاگرە و دەستی پێکردووە بۆ ئەوی بیەوێ گوشار بخاتە سەر دەریای سوور کاناڵی سوێز و گەروی بابل مندبیش یەکێک لە هەرە خاڵە گرنگەکان دەبێت لە قۆناغی دوایی.